سڵاو بەڕێزان، پۆدکاستیم جارم تایبەتە بە پیاوێک بە ناوی فاروق القاسم، بلیمەتێک کە لە بواری نەوتاییشەکە. بەڵام پێشەوەی چیرۆکەکەی بژێڕمەوە هەندێک پێشەکێ بێ بەسەریا بڕۆین. ئەمەی ئەیبینن بەسڕێ 3957 کیلۆمەتر لێرەوە دوورە کە نەرویژە. خاڵی هاوبەشێم دوانە چییە؟ یەکنەوت دوو فاروق القاسم. چی ئەم دوو شوێنە جیاکاتەوە؟ عێراق لەگەڵ نەرویج، بەدبەختی. هۆکاری بەدبەختی و بەبەختیشان هەر نەوت و فاروق القاسمە. ئەزانین نەوت چییە؟ ئەی فاروق القاسم کێیە؟ القاسم بە کۆمەڵێک نازناو بانکراوەکو شازادەی نەوت، یەکێک لە پێشەنگانی پیشەسازی نەوت، باوکی ڕۆحی پیشەسازی نەوتی نەرویژی و ڕستێ نازناوی دیکە. ئەمە چیرۆکی بارەمەندێک کە لە نێوان دوو وڵاتە، عێراق لەگەڵ نەرویج. ئەو سەربوردەیی لەم پۆدکاستە ئەیگەڕمەوە. بەڵام پێشەوەی باسی چیرۆکی فاروق القاسمتان بۆ بکەم، وێنێکتان پیشانە دەم بزانم کەستانەی ناسن تا 5 ژمێرم. وابزانم کەستان نایناسن. ئەمە پیاوێکی بەسراویە و ناوی حسێن جەلوودە. باوکی ئەم کوڕەیە کە ناوی عەلیە و لە تەمەنی 21 ساڵیە بە شێرپەنجەی خوێن لە بەسڕە مردووە. باوکی کۆمپانیای بریتیش پیترۆلیۆم بە هۆکاری مردنی کوڕەکەی تۆمەتبارەکە. بۆچی؟ بەڵگەی هەیە؟ نەخێر بەڵگەی ڕاستەخۆی نییە، بەڵام بەڵگەی ناڕاستەخۆی زۆری بەدەستەوە هەیە. کۆمپانیا بریتانیەکە بەڕێوەبەری کێڵگەی زەبەلاحی ڕمێلەیە کە مناڵەکەی جەلوود لە نزیکی ئەوێ ئەژی. بەهۆی سووتانی غازی هاوڵی نەوتی ئەو کێڵگەیەوە تەنیا ساڵی 2021 نزیکەی 3,700,000 تەن کاربۆن دەردراوەتە ناو کەشوهەوای شاری بەسڕەوە، کە یەکسانە بە گازی دەردراوی زیاتر لە 2 ملیۆن ئۆتۆمبیل لە ساڵێکە. بەپێی کۆڵکارێکی کەناڵی BBC بریتانیش، کێڵگەی ڕومێلە و ناوچەکانی چواردەوری ڕێژێکی ئەجگار بەرزگازی دەردراوی هۆکار بۆ تۆژبوون بە شێرپەنجە دەرەدەن. ئێستا ڕەنگە لێم پرسیت بەڕێز ئەمە چ پەیوەندێکی بە چیرۆکە بنەڕەتێکەوە هەیە؟ پێشەوەی وەڵامیشت بەمەوە کورتی لە چیرۆکێکی دیکەت بۆ جارمەوە. 86 ساڵ لەمەوە پێش ئەم فاروق القاسمی باسەکەین لە هەمان ئەو جێگایی کە تایە عەلی تووشی شێرپەنجە بوو، لە نزیک هەمان کێڵگە لە ئاسمانی بۆر و دووکەڵاوی بەسڕە و ڕاما بوو. ئەو هیچ کات ئاسمانی بەسڕەی بە سافی نەبینی بوو. بۆیە لە باوکی پرسیوتی بۆچی ئەم غازا سووتێت و بۆچی سوودی لێ وەرناگرن؟ باوکی پێیوت ڕاستەکەی نازانم بۆچی، باشترە خۆت کە گەورە بوویت بچیتە شەریکەی نەوت ئیش بکەیت و خۆت وەڵامەکەی بدۆزیتەوە. کوڕەکە گەورە بوو، وەڵامەکەی دۆزیە و چارەسەری ئاگر و دووکەڵەکەشی کرد، بەڵام لە وڵاتەکەی خۆی نا، لە وڵاتێکی دیکە. لە کاتێکا مناڵەکانی هاوشاری خۆی هێشتا بەهۆی غازی بە فیڕۆدراوی ئەو کێڵگانە تووشی شێرپەنجا بن و جوانە مەرگە بن. ئێستا ئیدی وابزانم کاتی چیرۆکە سەرەکیەکەیە کە چیرۆکی فاروق القاسمە. ئێرە بەسڕێ و ساڵ 1934. ئەمەش کاک قاسمە کە بەڕێوەبەری قوتابخانەیە. تازە بە تازە کوڕێکیان بوو ناوێن ناوە فاروق. ئەمەش 5 ساڵ دواترە، ساڵی 1939 و ئەمەش فاروقە. لەبەر زیرەکی وریایی وەکو جۆگر لە پۆلی یەکدانراوە. کاتی تاقیکردنەوەی کۆتایی ساڵ دێت و سەرباری ئەوەی ساڵێک لە هەمووان بچووکترە و بە جۆگر دانراوە کە چی پێداگرێکە لەوەی کە ئەبێ ئەوی ژۆک قوتابەکانی دیکە تاقیکردنەوە بکە. سەرنجام بەشداری تاقیکردنەوە کاکات و یەکامە بێت. ئەمەش دەبێتە هۆی چەرمەسەری و سەرێشەیەکی زۆر بووی، لەبەروی کاتێک کاچێتە دەرەوە مناڵەکان نەزانن زیرەکە و بە جۆرە لە جۆرەکان وای کردووە ئەوان وەکو تەمەڵ و دەبەنگ دەرکەون، تیزی پێیەکەن و ئیزعاجەکەن و لێ ئێن. کاتێکیش تەمەنیە بێ بە 6 ساڵ یەکسەر لە پۆلی دوودا ئەندرێت. لە تەمەنی 11 ساڵیە ئەچێتە کۆلێژی مەلیک فەیسەڵ لە بەغا، لە تەمەنی 11 ساڵیە. بەڵام لەوێ بەهۆی ئەوەی کە گوایە ڕەخسنی شیوعەکانی لێبووە، نەتەوەپەرستەکانی هی بەغا هەڵەکتە سەر کۆلێژەکە و سەرنجام پاشا بەهۆی ئەوەی سەرێشەی بۆ دروستکردوە دایەخە. فاروق ئەگەڕێتەوە بۆ بەسڕە و 5 ساڵی دیکەش ئەخوێنێت. بەڵام بەهۆی ئەوەی نمرەکانی زۆر بەرزە، لە تەمەنی 16 ساڵیە ئەچێتە ناو بەرنامەیەکی خوێندن ناردنە دەرەوە بۆ دەرەوە کە پێی ئەوترێ زەمالە. لەو پێشبڕکەیە کە 100 کەس یا 100 قوتابی داوایان پێشکەش کردەوە بۆ چوونە دەرەوە، پلەی 38 بەدەستهێنێ. ساڵی 1951 و لە تەمەنی 16 ساڵیە ئەچێتە بەریتانیا و لە ئیمپریال کۆلێژی لەندەن دەزەگات بە خوێندنی جیۆلۆجیای نەوت. ساڵی 1950 دەگەڕێتەوە بۆ عێراق، بەڵام بەتەنیانە، بەڵکو لەگەڵ هاوسەرە نەرویژەکەی. لێرەدا دەتوانین بڵین نەرویژەکان کچێکیاندا بە عێراق و لەو سەرەوە بلیمەتێکیان دەستکەوت. ئەو باوەڕە کوردیش بەڕاست دەگەڕێت کە ئەڵێت دوجار زاوا کوڕی ماڵە خەزوورانیەتی.
دوای ئەوەی کە دێتەوە بۆ عێراق سەرباری ئەوەی تەمەنی زۆر کەمە، بەڵام فاروق القاسم یەکەم بەرپرسی عێراقی بوو کە لە کۆمپانیای نەوتی عێراقی کاریە کرد. بۆچی لەبەرەو کاتە کۆمپانیای نەوتی عێراقی هەمووی بریتانی بوو، بەڵام زۆر بە خێرایی پلە ئیداریەکانی بڕی و دوای چەند ساڵێک 5-6 ساڵێک ئەبێ بە پێنجەمین کەسی گرنگ لەو کۆمپانیایە. فاروق القاسم لە کۆمپانیای نەوتی عێراقی بەهۆی تەمەنی کەم بووە و زۆر گەنج بۆ ئەوانە، بریتانیەکان کاتێک کە چۆتە کافترەوە گاڵتەیان پێکردووە. بەڵام بەهەرحاڵ فاروق القاسم بەهۆی ئەو موچە باشەی کە لە کۆمپانیای نەوتی عێراقی وەریەگرت، ژیانێکی باشی بە خۆی دروست کرده بوو. بەڵام ساڵی 1966 ڕووداوێکی کتوپڕ و نەهاتی هێنایە بەردەم فاروق القاسم. یەکەم مناڵیان بوو، بەڵام کوڕەکەی نەخۆشیەکی ماسوولکەی هەبوو کەوای لێ ئەکرد نەتوانێت بە باشی گەشە بکە و نیمچەئی فلیج بوو. بۆ بەختی نەرویجیەکان باشترین چاودێری و چارەسەر بۆ ئەم نەخۆشیە لە لای ئەوان دەسەکەوت. بۆیە فاروق القاسم لەبەر مناڵەکەی و لەبەرەوەی مناڵی نۆبەرەشی بوو، ساڵی 1967 بە نایاسایی و لە ڕێگەی خۆیتەوە چوو بۆ نەرویج. بڕێک پارەی پاشەکەوتی هەبوو، لە ماڵی خەسووی نیشتەجێ بوو و لە ڕێگەی ئەو پارە پاشەکەوتەوە هەوڵی ئەداکە بژی. فاروق القاسم لێ چێ کرد؟ بە دوای ئیشی زۆر سادەیە ئەگەڕا. خۆی لە چاپێکەوتنەکانە باز دەکا کە ئەڵێت ئامادە بووم ببم بە شۆفێری تەکسی یاخود ئەو کارمەندانی کە لە بەنزیخانە بەنزین تێکە. ئیتر کاری لەو جۆرە. پێش نیوەڕۆیەک بەڕێکەوت کاتێک لە وێزگێک چاوەڕی پاسە ئەبینێت لەو بەرەوە تابلۆک لێ نووسرا وەزارەتی پیشەسازی. ئەویش کامیشە سیڤیەکی پرنتکراوی لە بنباخەڵ هیابووە، خۆی کات بە وەزارەتە. لەوێ پێڵێن لیژنێکی سێکەسی هەن بەرپرسن لە وەرگرتنی ئەوانەی داواکاری پێشکەشەکەن بۆ ئیشکردن لە وەزارەت. بەڵام سەعات 2:30 پاشنیوەڕۆ دانیشن. ئەو سێکەسە ئەندامی دەستەی بەڕێوەبردنی نەوتی نەرویژی بوون کە وەزارەتی پیشەسازی دایمەزراند بوو. سێ پسپۆڕی گەنجی 30 ساڵانە کە ئەزمون و شارەزایەکی وایان نەبوو. طبعا فاروق القاسمشە لەو تەمەنەیە بوو، چونکە لەو کاتەیە واتە ساڵی 1968 نەرویژ هێشتا نەبوو بووە وڵاتێکی بەرامهێنینەوە. فاروق پاشنیوەڕۆ ئەگەڕێتەوە، بەوردی باسی ئەزمون و خوێندن و کارکردنی خۆی لە بریتانیا و عێراق و ئەم شتانەکەن و سیڤەکەی ڕادەستەکە. ئەوانی ژمارە تەلەفۆنی لیژنەکانی دەدەنێ و پێڵێن ئەگەر لە ماوەی 3 مانگان دەنگمان نەبوو خۆت پەیوەندیمان پێوە بکەرەوە. لیژنەکە کاتێک کە دڵنیا ئەبنەوە فاروق پسپۆری جیۆلۆجیای نەوتە و لە وڵات و کۆمپانیایکی نەوتیەوە هاتوو زۆر شارەزایە، پێش تێپەڕینی 3 مانگەکە پەیوەندی پێواکەن. سەرەتا بە شێوەیەکی ئەزموونی بۆ ماوەی 3 مانگ وەکو ڕاوێژکاری جیۆلۆجیای تەکنەلۆژی وەزارەت دامەزرێنن. جا باچاوێک بە دۆخی کنە و پشکنین بە دوای نەودا بجێڕین لە نێوان ساڵانی 1968 بۆ 1969 لە وڵاتی نەرویج. بەڕێوەبەری ڕووپێوی جیۆلۆجی نەرویژ و پسپۆڕەکانی دیکەی بواری جیۆلۆجیای سامانی سروشتی راپۆرتێک پێشکەشی ئەنجومەنی وەزیرانی نەرویجەکەن و جەخت لەواکەنەوە کە بە نزیکەیی ئەستەمە نەرویج چی جنەوتێکی تابێ، بە تایبەتی کەناری دەریای باکوور. وهروە سنوورە ئاویەکانی نەرویژ هیچ بڕەنەوت و غازێکیان تێدا نییە. بەڵام تۆ سێری ئەم دۆخە کۆمیدیە بکە. نەرویجەکان ئەڵێن کاکە نەوت و غازمان نییە و بڕایەوە، کەچی کۆمپانیا ئەمریکی و بەریتانی و فەڕەنسیەکان سوورن لەسەرەوەی کە ئەڵێن ئێوە نەوتان هەیە، هەرچەند هیچ بەڵگێکیشان بەدەستەوە نییە. ڕاستێکی نەرویجەکان خۆشیان زۆر پێیان خۆش نەبوو نەوتیان هەبێ، هاسیرکە حەزیان ناکردنەوە و غازیان هەبێ. بۆچی؟ چونکە ئازانی ئەو سامانە سروشتیە سەر ئێشە و چەرمەسەری زۆریش لەگەڵ خۆی هێنێ، وەک پیسکردنی ژینگە، پوکاندنەوەی پیشەسازی، ڕێگری لە گواستنەوەی دەریایی و هاتوچۆی کەشتیەکان و هەروەها زیانگەیاندر بە سامانی ماسی و دەریایی کە نەرویجەکان زۆریان هەبوو. لێرەدا دەرگا بە ڕووی خۆسەلماندنی مناڵەکەی بەسڕاکرایەوە کەمە بەسمان فاروق القاسم. لە کێشمەکێشوی نیمانە و هەتانە و ئەمایە نەرویژیەکان فاروقیان ڕاستپارد لە ماوەیەکی دیاریکراوە راپۆرتێکان بداتێ دەربارەوەی ئایا ئەوان نەوتوخازیان هەیە یاخود نیانە. فاروق کە لەو کاتەیە تەنیا تەمەنی 32 ساڵ بوو، لە ماوەی 6 مانگدا بەخۆی راپۆرتێکی تێر و تەسەلە و ئەگرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران و نەرویژیەکان دڵنیا ئەکاتەوە کە نەوتوغازێکی زۆریان هەیە. پیان ئەڵێت دوو دڵ مەبن کە نەوتوغازێکی زۆرتان هەیە، تەنانە شوێنەکانجی دەستنیشانەکە. دەبێ ئەوشمان بیر نەچێ کە دوای 3 مانگە ئەزمونیەکە لە دەستەی دەرامەتی نەوتی نەرویجی لەبەرەوەی کە زۆر زیرەک بۆ و جۆش و خڕۆشێکی زۆری هەبووە، حکوومەتی نەرویجی گرێبەستی هەمیشەیان بۆ فاروق القاسم کرد. دەستەکەش لە 4 کەسەوە بوو بە 40 کەس و هەمووشیان لەسەر دەستی فاروق القاسم ڕاهێنانیان پێکرا. لەوە بە دوا دۆزینەوەی بیرەکانی نەوتوغاز وەکو کانی بەهاران هەڵەتۆقین و دەدۆزرانەوە. ساڵی 1968 تەنیا 12 بیریان هەڵکەن، بەڵام لە 1969 32 بیریان لەیە. هەر لەو ماوەیە کێڵگەی ئیکۆفیسک دۆزرایەوە کە گەورەترین کێڵگەی نەوت و غازی دەریایە و
فاروق القاسم ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لەو دۆزینەوەیە. جا بوو ئەوەی بە دیاریکراوی ڕۆڵی فاروق القاسم لە سەرکەوتنی ئەزمموی نەرویژیدا تێبگەین ئەبێت سەرەتا بزانین ئەم زانا جیۆلۆجیە چی کردووە. ئەم پیاوە دوای ئەوەی 3 مانگی ئەزمموی بەڕێکرد وەکو ڕاوێژکاری وەزارەتی پیشەسازی لە دەستەی دەرامەتی سەرچاوە سروشتیەکان دامەزرا و لە زیاد لە ڕوویەکەوە بەشدار بوو لە پەرەپێدانی سامانی نەوتی نەرویجی. بۆ نمونە فاروق ڕۆڵی گەورەی هەبوو لە دڵنیایی پێدان و ڕازیکردنی کۆمپانیەکان بە گەڕان و هەڵکەندن، هەروەها پەرەپێدانی تەکنیکەکانی دەرهێنانی نەوت و بە تایبەتی تەکنیکی ئاولێدان کە پێی ئەوترێ وەتەر ئینجەکشن، واتە بەهۆی ئاوە نەوتەکە دەرەکرێت. نەرویژەکان پێیان وایە لەو دە ئامۆژگاریەی بۆ گۆڕینی نەوت لە بەڵاوە بۆ بەرەکەت لە نەرویژ گەڵاڵەکران، لانی کەم فاروق لە یەکێک لە هەرە گرنگترینیانە ڕۆڵی هەبوو، ڕێگرتن لە سووتانی غازی هاوڵ. ئەو خەونەی لە مناڵیەوە فاروقی پاڵنا بە ئەوی کە ببێ بەچی ببێ بە پسپۆری جیۆلۆجیای نەوت، بەڵام بەداخەوە وڵاتەکەی خۆی هیچ سوودێکی لە بەدیهاتنی ئەو خەونەی فاروق نەبینی. هێشتاش لە بەسرا ئێمە ئەبینین نەوتەکە غازی هاوڵی لەگەڵای و ئەسووتێ و مناڵانێکی زۆر خەڵکانێکی زۆر تووشی شێرپەنجا کات و بۆ هۆی ئەمرن. جگە لەمانەی باسمان کرد فاروق لە ئامادەکردنی ڕەژنووسی دەستورێک کە چۆنێتی بەڕێوەبردن و بەکارهێنان و سوودوەرگرتن لە داهاتەکانی نەوت ڕێک بخات ڕۆڵێکی گەورەی هەبوو لەمەشە. ڕەژنووسەکە لە پەرلەمان پەسەند کرا و لەسەر بنەمای ئەو دەستورەش کۆمپانیای نەوتی نەروێژی کە پێی ئەوترێ ستات ئۆیل دامەزرا. لە پاڵیشیدا دەستەی دەرامەتی سەرچاوە سروشتیەکان دامەزرا کە دەسەڵاتی تەواوی بەسەر هەموو کەرتی نەوتی وڵاتەکەدا هەیە بە کۆمپانیا حکومی و تایبەتەکانەوە. ساڵی 1973 فاروق القاسم وەکو یەکەم بەڕێوەبەری ئەو بەڕێوەبەرایەتیە دەست بەکار بوو. یەکێکی دیکە لە پشکداریەکانی فاروق القاسم بەشداریکردنی بوو لە دامەزراندنی سندوقی سامانی نیشتیمانی واتە سندوق ثەروە سیادیە کە ساڵی 1990 دامەزرا و بە سندوقی خانەنشینی حکومی جیهانی The Government Pension Fund Global کە هەنووکە دەوڵەمەندترین سندوقی داهاتی نیشتیمانیە ناسراوە. ئەم سندوقە پەرجوویەکی دنیای ئابووری و سیاست و تیوارمەندی واتە شەفافیەتە، شانازیەکە لە شانازیەکانی گەلی نەرویژ و بێگومان بەشێک لەو شانازیەش بە فاروق القاسمە بڕێ. بەڵام ڕەنگە بپرسن ئەو سندوقە چییە و بۆچی ئەوە نەگرنگە؟ ئەم سندوقە گەورەترین سندوقی سیادی لە جیهانە. ساڵی 1990 دامەزراوە و ساڵی 1996 یەکەم بڕەپاری نەختینەی تێکراوە. ئامانج لە دامەزراندنی ئەم سندوقە پاشەکەوتکردنی داهاتی نەوت و غازی وڵاتەکەی بە جۆرێک کە نەوەکانی داهاتوش بەهرەمەند بنلی، چونکە نابێت دەوڵەت پشت بە دەرامەتێک بەستێت کە چۆڕە بڕەبێت و هەمیشەیی نییە و نوێژ ناکرێتەوە. هەنووکە ئەو سندوقە 2 تریلیۆن و 200 میلیارد دۆلاری ئەمریکی تێدایە. سەیرێ و پارە گەورەیەکە 2 تریلیۆن و 200 میلیارد دلار کە ئەکاتە زۆرتر لە 21 تریلیۆن کرۆنی نەرویجی. ئێستا لەم لەحظە کە ئەمە قسەی تیاکەین هەر هاوڵاتێکی نەرویجی لەو سندوقە پشکێکی 380,000 دۆلاری هەیە. سندوقەکە لەلایەن بەڕێوەبەراتی سەرمایه‌گوزاری بانکی نۆرجس NBIM و بەڕێوە ئەبرێت کە لقێکی بانکی ناوەندی نەرویجیە و لە ڕێی وەزارەتی دارایی و سەرپشت کراوە. سامانەکە خاوەنی پشکە لە نزیکی 7200 کۆمپانیا و بە نزیکەی خاوەنی لە 1.5 هەموو پشکە تۆمارکراوەکانی جیهانە. بزانە فاروق القاسم لە چیا دەستیە بۆ لە دروستکردنی چیە؟ و بە نزیکەی لە 3 پشکی کۆمپانیا زەبەلاحەکانی بینەسازی لە شارەکانی وەکو لەندەن و نیویۆرک و پاریس هی ئەم سندوقی سەروەی سیادی نەرویجیە. پرۆژەگەلێکی زۆر گرنگی وزەی نوێ بووەوەش هەرهی ئەمە. بەیەکێک لە شەفافترین بەیەکێک لە تیوارترین سندوقەکانی نەختینە دانرێ لە جیهانە. حکوومەت بۆی نییە لەژێر هیچ بارودۆخێکە زیاتر لە 3 سندوقەکە لە بودجەی ساڵانەدا بەکاربهێنێت. سەرباری ئەوەی کە ئەو ڕێژەیە بە نزیکەی لە ساڵ 25 کۆی بودجەی نەرویجەکە. لە ڕووی ئاکاریەوە بنەماکانی سندوقەکە لە برسترین ئاستەکانی مرۆڤدۆستی و ژینگە پارێزیدا دانراون. سندوقەکە ئەنجومەنێکی چاودێری ئەخلاقی هەیە و سەرمایه‌گوزارەکانی لە هەر پرۆژە و کۆمپانیایەک ئەکشێنێتەوە کە مافەکانی مرۆڤ پێشتر بکە، یاخود چەک بداتە لایەنە ناساییەکان، یاخود چەکی ناوکی بەرهەم بێنێ و هەر پرۆژەیەکیش زیان بەژینگە بگێنێت و بە تایبەتی ئیش لەسەر خەڵوزی بەردین و توتن بکات، سندوقەکە پارەکەی خۆی ئەکشێنێتەوە لەو پرۆژە. کاتێک کە سەیری کارنامەی ئەم پیاوە ئەکەین سەیرەکەین لە چ ئەزمونێکە ڕۆڵی هەبووە، هەر لە دەرهێنانی نەوتەوە دۆزینەوەی چۆنێتی سوود لێوەرگرتنی دروستکردنی ئەم سندوقە گەورەیە. پیاوێکی بەڕاستی
بەهرەمەندە. دوو سەرچاوی زۆر گرنگ هەن بۆ ناسینی فاروق القاسم و بەشدارێک گرنگەکەی لە ئەزموونی سەرکەوتوی نەرویجەکانەوەتە خۆ ئەم قسانێکیکە نەکرێت قسە بن، بەڵام دوو سەرچاوە هەن کە پشڕاستی هەموو ئەم بەشدارێکەکەنەوە. یەکەمیان کتێبەکە بە ناوی النموذج النرويجي إدارة المصادر البترولية کە فاروق القاسم خۆی نووسیوێتی وەریشی گێڕاوە بۆ عەرەبی باز لە پوختەی ئەزموونی خۆیەکە و کتێبێکی زۆر گرنگە بۆ وڵاتانی کەنەوت و غازیانەیە. ئەو کتێبە کتێبێکی زۆر گرنگە. هەروەها کتێبی فاروق القاسم فاروقی هەموو نەرویژ لە نووسینی پێر لارس تونستات کە بە وردی ژیاننامە و ئەزموونی فاروق القاسم و بەشداریەکەی لە پاراستنی نەرویج لە نەفرەتی نەوت ئاماژە پێدا. نەرویژیەکان دەربارەی فاروق القاسم چی ئەڵێن؟ شتی زۆر گرنگ ئەڵێن. من تەنیا چەند شتێکی کورتم هێناوە. ڕاستیەکەی هەر نەرویژیەکی بە ئاگا لە ڕۆڵی فاروق القاسم لە کەرتی نەوتی نەرویجیا ناتوانێت خۆی بە قەرزاری فاروق القاسم نەزانێت. ئەوە تا ویلی ئۆڵسن بەڕێوەبەری پێشووی کۆمپانیای نەوتی نەرویژی ستات ئۆیل لەبارەی فاروقۆ ئەڵێن ئەو گەورەترین واتە فاروق القاسم گەورەترین بەرهەمهێنەری بەهایە کە ڕۆژێک لە ڕۆژان نەرویژەکان هەیان بۆ. سڤێن ئەبراهامسن کە یەکێکە لە سیاسەتمەدارە دیارەکانی نەرویج دەربارەی فاروق ئەڵێن ئێمە زۆر قەرزدار و سپاسگوزاری ئەوین بۆ بەشداریە کاراکەی لە دابینکردنی خۆشگوزەرانی نەرویژیەکانە. ئەویش لە ڕێگەی ڕۆڵە گەورەکەی لە پەرەپێدانی نەرویژ وەک وڵاتێکی بەرەمهێنی نەوت. هەروەها بەڕێز فاروق القاسم ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە گەرەنتی جڵەوکردنی نیشتیمانیانی سامانە سروشتیەکان و تەکنەلۆژیای جڵەوکردنی ئەو تۆڕانەی ئەو سامانە نیشتیمانیە دەگوێزنەوە. قسەیەکی تر کە زۆر گرنگە و ئەیخەمە کۆتایی بەرنامەکەەوە ئەمەیە پێش 40 ساڵ لەمەوبەر دەستی خوددا فاروقی بۆ ئێمە نارد. شێواڵێ کونارمارکە بەڕێوەبەراتی نەوتی نەرویج. ساڵی 2012 شاژنی نەرویج مەدالیای سوارچاکیدایە فاروق کە یەکێکە لە مەدالیا هەرە بە نرخەکانی نەرویج. ئەمە چیرۆکی فاروق القاسمە کە بوو بە خێر و بەرەکەت بۆ نەرویج و عێراقیەکانیش هیچ سوودێکیان لێ نەبین. بە ئومێدم ئێمە وەکو کورد ڕێزی مرۆڤە بەهرەمەندەکانی خۆمان وەربگرین، ژینگەیەکی لەباریان بۆ بڕەخسێنین و سوود لە توانەکانیان وەرگرین بۆ ئەوەی نەبنە خێر و بەرەکەت بۆ خەڵکی تر و لای ئێمەش هیچ سوودێک لە توانەکانیان وەرنەگرین. تا پۆدکاستێکی تر بخواتان.